گۆشتێک نەفرێ گۆشت کە بە هاوڵاتیان فرۆشراوە بە 12 دینار بووە، مریشک باش دینار بووە، برنج و شلەی سادە بە 5 دینار بووە. دەفتەرمێ نووسیمە بالاخە نەبێ 650 نەفەر فرۆشت. ئەمە پسوڵەیەکی ساڵی 2007 بەدەست منەوە لە یەکێک لە چێشتخانەکانی شاری سلێمانیە کە چیلۆی گۆشتی ئاژاڵ گۆشتی سوور بە 7,000 دینارە. ئەمە نرخەکانە کە لە سەردەمی دیناری سویسریەوە هەبووە. گۆشتێک نەفرێ گۆشت کە بە هاوڵاتیان فرۆشراوە بە 12 دینار بووە، مریشک باش دینار بووە، برنج و شلەی سادە بە 5 دینار بووە. لە 2005 نرخەکان بەم شێوازە گۆڕاوە، سادە بە 1000 دینار بووە، مریشک بە 2000 بووە، گۆشت بە 3000 دینار بووە. بەڵام کاتێکین ئێرە نرخەکانە گۆڕێ. لێرە کاکزانەی لێیە خاوەنی چێشتخانەی زانەکە فەرموویت ئێرە کاکزانە سڵاوی لێ بێ. باشە ئەو کاتی کامەتان نەکڕی گۆشت ئەتان نابات چەند گۆشت هۆزی؟ من گۆشت بە 7,000 بوو، ئەمانە بە 3000. بە 3000. مریشکیش بەخوا وەزم کیلۆی بە 1.5 بوو، 1.4 بوو شتێکی وا بوو. شەمانە بە 200. باشە لە بەرامبەر ئەوە کە بە 3000 لێرە بە 8000 دینارە. ئێستا بە چەند ئەم دەقەیە؟ حالیان ئەمە کۆنە مەش پێش ڕەمەزانە این بەدە گۆشت کیلۆی بووە جاران بە لە ڕەمەزانە پێش ڕەمەزان بە 8 بوو. ئێستا بۆ بە 22 24 هەنێ شوێن لە زۆر شوێن بە 22 لە زۆر شوێن بە 24. باشە گرانبوونی نرخی شتومەک و خواردەمەنی پێداویستی کاتێ بەو شێوە ئێوەش نرخەکان گرانە بێ بازار ئێوە چی لێکردووە؟ وەڵا بازار هەمی بەعام ئەوەستێت کەمە بێتەوە، یعنی خەڵک چی بکەنە معاشەیەنە وەزعی خەڵک زۆر خراپ حالین ئێستا بۆ بەنێم شەڕی ئیسرائیل و ئێرانەوە. باشە لە ساڵی 2005 کە گۆشت بە 3000 و مریشک بە 250 بوو. فرۆشتی ڕۆژانەتان چۆن بوو؟ لە چەند نەفەرتانە فرۆشت؟ زۆر باش بوو، یعنی دەفتەرمێ نووسیمە بالاخە نەبێ 650 نەفەر فرۆشت لە ڕۆژێکە. بەڵێ بەس مەتام بەم شێوەیە نەبوو، ڕێستۆرات و شتەمانە نەبوو، ینی مەتام زۆر کەم بوو بازار. ئێوە لە نەو بازارە بوون بچکال نیۆران لەوانەیە جیاوازی هەبێ. ئێستا بۆ ئەو 650 نەفرە دابەزیەوە بۆ چەند؟ باوەڕ ناکەم ئێستا 250 نەفەر فرۆشت. 250 بەڵێ نییە بەعام ئەم دەوام نییە، یعنی خەڵک وەزعی زۆر خراپە بۆنێ معاشارە. وەڵا ئەو سەردەمە خەڵک زیاتر چییە خوارد؟ وەڵا مریشک نەبووایە تووڕە بوو، مریشک نەبێ من حەزم لە سادە نییە، بەس ئێستا بەعکسەوە. ئێستا ئەمڕۆ سەفەریمان پێچاوەتەوە تێتی مریشکێکم بۆ کە بە 2 نەفەر بە 2 نەفەر خەڵک وای لێ هاتووەرە. وەڵا ئەی دۆختان چۆنە بەدەست غازەوە؟ خاز وڵاهی ئەویش هەر زۆر خراپە، زۆر جار بە 25 گومانێن، زۆر جار بە 30، زۆر جار بە کەمتر. ماڵی برادرانی قایم قامێتەوە بێ هەمویان بۆ نانەواکان و چێشخانە و چاخانەکان هەفتەی 2-3 غازێکمانێنێ، ئەوش هەر باشە.